تێگەیشتنی وشەی خوددا. بۆ سەرکەوتن بەسەر ئەو تاقیکردانە و بەرەو گوناهی گەورە دەبات، پێویستە ڕێگە بدەین بەڕاستی خودایی بڕواتە نێودڵمان لەسەر بناغەیەکی جێگیر. لەم قۆناغەی وتاری سەر چیای خۆزگەکان کە فێری کۆمەڵەکەی دەکرد، بە تایبەت 12 قوتابیەکە، وا جەخت دەکاتە سەر مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان و ڕەفتاری ئەو سەرکردە ئاینیانە. مەتا 5:20 ئیتر پێتان دەڵێم، ئەگەر ڕاست و دروستیتان لە مامۆستایانی تەورات و فەریسیەکان زیاتر نەبێت، هەرگیز ناچنە ناو شانشینی ئاسمانەوە. بۆ ئەوەی تێبگەین کە عیسا چی فەرموو، دەبێ بڕۆین مەرقۆس 7:5. فەریسی و مامۆستایانی تەوراتیش لە عیسایان پرسی، بۆچی قوتابیەکانت لەسەر نەریتی پیران ناڕۆن و بەدەستی پیس نان دەخۆن؟ بێگومان مەسیح دڵیان دەناسێت و ڕەفتاریان دەردەخات. ئەویش پێی فەرموون، ئیشایای پێغەمبەر سەبارەت بە ئێوە دووڕوو پێشبینی باشی کردووە، وەک نووسراوە، ئەم گەڵە هەر بەدەم ڕێزم لێدەگرن، بەڵام دڵیان لێم دوورە. بە خۆڕایی دەمپەرستن، تەنها ڕاستپاردەی مرۆڤانە فێری خەڵک دەکەن. ئایەتی 9 دیسان پێی فەرموون، باش ڕاستپاردەی خوددا ڕەت دەکەنەوە بۆ ئەوەی پارێزگاری لە نەریتی خۆتان بکەن. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە بۆچی وا دەکەن ئەوەیە کە تاوەکو دەست بە پلەکانیان بگرن و دەسەڵاتدار بن بەسەر خەڵک. با بگەڕینەوە بۆ مەتا 5 کە دەبینین یەکەم بابەت باسی لێوە دەفەرموویە کوشتنە. 20 تانە بە پێشینان گوتراوە مەکوژن، ئەوەی بکوژێت شایانی حکم بەسەردادان دەبێت. ئەوەش ڕاستە، ئەوە یەکێکە لە 10 ڕاستپەردەکە. بەڵام من پێتان دەڵێم، ئەوەی لە خوشکی یان براکەی تووڕە بێ دەبێ حکم بدرێت. ئەوەی بە براکەی بڵێ هیچ پووت دەبێت بدرێتە ئەنجومەنی باڵای جوولەکە. ئەنجومەنی باڵای جوولەکە سەنهەدریم کە بریتیە لە پیران. ئەوەش بڵێت گێلە دەبێت بخرێتە ناو ئاگری دۆزەخەوە. دۆزەخ یاخود جەهەنەم دۆڵێکە نزیکە لە ئۆرشەلیم، خۆڵ و زبلیان تێدا دەسووتاند. هەمان ئەم شوێنەیە کە بتپەرستان منداڵ وەکو قوربانیان تێدەکرن. بە مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان دەفەرموێ، ئێوە لە دڵی خۆتان لە ڕەفتارەکانتان لەگەڵ خەڵک ڕاستپاردەی خوداتان شکاند. لە ئایەتی 27 باس لە بابەتی داوێن پیسی دەفەرموێ، 20 تانە گوتراوە داوێن پیسی مەکەن، بەڵام من پێتان دەڵێم ئەوەی بە هەوەسبازیەوە سەیری ئافرەتێک بکات، ئەوە لە دڵی خۆیدا داوێن پیسی لەگەڵ کردووە. تەنها بیرکردنەوە و پلاندانان و ئارەزووی داوێن پیسی وەکو کاری داوێن پیسی وایە. ئەمە دەمانبات بۆ ئینجیلی یۆحەنا بەشی 8 کاتێک فەریسیەکان ژنێکی داوێن پیسیان هێنا بەردەم عیسا تا بزانن چی دەڵێت. لەبیرتانە کە مەسیح لەسەر لم دەنووسی، دوای ئەوە یەک یەک کشانەوە لە گەورەکانەوە تا بچووکەکان. ئێمە نازانین عیسا چی نووسی، بەڵام بێگومان ئەوەی نووسیەوە لەسەر لم حکمەکانیان بوو، چونکە زۆربەیان هەمان تاوانیان ئەنجامدا بوو. لێرەدا عیسا لەگەڵ ئەو مامۆستایانەی شەریعەت و فەریسیەکاندا دەدوا، فێری قوتابیەکانیشی دەکرد کەوا پەیامەکەی هەڵدەگرن. لە پەیمانی کۆندا نمونەیەکمان هەیە، داوود کە داوێن پیسی و کوشتنی ئەنجامدا. یەکەم جار لە دڵیەوە داوێن پیسی کرد کە ئارەزووی بتشەبعی کرد پێش ئەوەی
بەکردەیی داوێن پیسی بکات. مێردەکەشی کوشت پێش ئەوەی بەکردەیی بیکوژێت کە پلانی کوشتنی دانا. لە چیرۆکی داود دوو وانە فێردەبین. یەکەم، گوناح نییە خوددا لێی خۆش نەبێت. خوددا لێی خۆش بوو چونکە بە دڵێکی شکاو تۆبەی ڕاستەقینەی کرد. زەبووری 51 دڵە شکاوەکەی داود و تۆبەکەیمان بۆ دەردەخات. بەپێی شەریعەت دەبوایە بکوژرێت. ئەو فەریسیانەش دەست بەجێ فەرمانی کوشتنیان دەدا، بەڵام خوددا لێی خۆش بوو. بەڵام بەداخەوە داود ئەنجامی ئەو گوناهانەی وەرگرت لە ژیانی و لە خانەوادەکەی. لە پەیمانی نوێ دەتوانین واتای لێخۆشبوون تێبگەین. لێخۆشبوون لەسەر بناغەی خوێنی ئەیسای مەسیح کە لە جیاتی گوناهەکانی ئێمە ڕژاو لە هەموو تاوانێک بێگردمان دەکات ئەگەر دانی پێبنین و تۆبە بکەین. وانەی دووەم، پۆڵسی نێردراو لە یەکەم نامە بۆ کۆرنتۆس بەشیدا ئایەتی 11 و 12 دەربارەی نووسیوە. جا ئەم شتانەیان وەک پند بەسەرهات باس لەگەڵی ئیسرائیل دەکات. بۆ ئاگاداری ئێمەش نووسراوە کە لە کۆتایی زەمان دەژین، کەواتە ئەوەی وا دەزانێت ڕاوەستاوە باوریا بێت نەکەوێت. کۆتایی زەمان سەبارەت بە پۆڵس پێش 2000 ساڵی پێش ئێستا بوو کە ئەمەی نووسی. خوددا بە شێوەیەکی زۆر جیاواز کات دەژمێری. ئەگەر پێش 2000 ساڵ کۆتایی زەمان بێت، بێگومان ئێمە زۆر نزیکترین لەو کۆتاییە. ئەوە هۆشداریە بۆمان. ئەوەی وا دەزانێت ڕاوەستاوە با وریا بێت نەکەوێت. ئەمە مەزنترین وانەیە بۆمان کە لە ژیانی هەندێک لە کەساتیەکانی پەیمانی کۆنەوە فێری دەبین. لەبیرتانە پەترۆس چی بە مەسیح گوت پێش لە خازنان؟ ئەگەر هەمووان جێت بهێڵن من جێت ناهێڵم. تەواوی چیرۆکەکەش دەزانن کە چۆن پەترۆس نکۆڵی لە مەسیح کرد. بەڵام کتێب دەڵێ هیچ تاقیکردنەوەیەکتان توش نابێت کە هاوبەش نەبێت لە نێوان مرۆڤەکاندا. هەروەها دەشڵێ سەرۆککاهینێکمان نییە، واتە مەسیح، کە نەتوانێت هاوخەمی لاوازیەکانمان بێت، بەڵکو سەرۆککاهینێکمان هەیە کە وەکو ئێمە لە هەموو شتێک تاقی کراوەتەوە، بەڵام بێگوناه دەرچوو. مەسیح بە ئازار و تنگانە و تاقیکردنەوەکان تێپەڕ بوو، بۆیە دەتوانێت لە تاقیکردنەوە و لاوازیەکانی ئێمە تێبگات. بەڕاستی ئەم ڕاستیە لە سەرووی تێگەیشتنی ئێمەدایە. لە یەکەم نامەی کۆرنتۆس بەشیدا ئایەتی 13 بەردەوام دەبێت و دەڵێت هیچ تاقیکردنەوەیەکتان توش نابێت کە هاوبەش نەبێت لە نێوان مرۆڤەکاندا، بەڵام خوددا دڵسۆزە کە نایەڵێت زیاتر لە توانای خۆتان تاقی بکرێنەوە، بەڵکو لەگەڵ تاقیکردنەوە ڕێگای دەرچوون دەکاتەوە تاکو بتوانن بەرگە بگرن. ئەمەش هەواڵی دڵخۆشکەرە. با پێکەوە دووبارەی بنەماکە بکەین بۆ سەرکەوتن بەسەر ئەو تاقیکردانەوە و بەرەوگوناهی گەورەت دەبات پێویستە ڕێگە بدەین بەڕاستی خودایی بڕواتە نێودڵمان لەسەر بناغەیەکی جێگیر. ڕاستی خودایی دەبی لە دڵماندا بێت شتێکی ناوەکی نەک دەرەکی. قوتابیەکان ڕاستی خوداییان دەستکەوت و پێی دەژیان کاتێک خزمەتی خەڵکیان دەکرد. ئەیساش بۆ ئەم خزمەتە مەزنە ئامادەی دەکردن.